ناپلیۆن دژ بە سنۆبڵ وەستا و هەنگاوەکانی دروستکردنی کارگەی ئاشیبای بۆ بەرهەمهێنانی کارەبا دەست پێ کرد. وەسکویلەر بەوەی کە هاوڕێیەکی نزیکی ناپلیۆنە خۆی بە گەورەترین نیشان دەدا لە ناوەن بەرازەکاندا. ئەوڕێیان سنۆبڵ خیانەتکارە. پلانەکانی ئەو بۆ گەڕانەوەی جۆنسە. ئێستا بۆ وەزڵ و کۆبوونەوە بێکەڵکانە بهێنین. لەمە دووە من بەرژەوەندیەکانتان دەپارێزم و بڕیارەکانتان جێبەجێ دەکەم. ڕێگەم دەم پلانەکانی خۆمتان نیشان بدەم و بۆ کەڵگەی ئاژەڵان. دوار قاچەکان باشترن لە دوو قاچەکان. تەمام درێژی بۆ ناپلیۆن. پاش هەموو شتانە ئاژەڵەکان دەستیان کرد بە دروستکردنی کارگەی ئاشیبا. ئاژەڵەکان نەیان دەتوانی هیچ کارێک بەبێ بۆکسێر ئەنجام بدەن. هێزی ئەو لە هەموو ئاژەڵان زیاتر بوو. بەرازەکان لە بەرەبەیان تا ڕۆژ ئاوا کاریان بە ئاژەڵەکان دەکرد. بەرازەکان سەرڕای ئەوەی کە کارێکی کەمیان دەکرد، بەڵام خواردنی ئەوان زیاتر بوو لە خواردنی هەموو ئاژەڵەکانی تر. بۆکسێر و بنجامین لە هەموو ئاژەڵەکانی تر زیاتر کاریان دەکرد. لە شەوێکدا پاش کارکردنیان بۆکسێر و بنجامین گەڕانەوە ماڵەوە، بەڵام شتێکی نامۆیان بینی. ئەوان بینیان کە بەرازەکان بەناو خانووەکەی بەرە زۆن زوڵاو بوونەوە.
ئاژەڵەکان بیریان دەکردەوە کە ئەوان یاسایەکیان هەیە دژی خەوتن لە ناو جێگا، بەڵام بەرازەکان بە ئاشکرا ئەو یاسایانیان شکاندووە و گۆڕانی جیاواز لە یاساکانی جێگا ڕوویدا. ئەو ئاژەڵە دڕندەکانی تۆن. ئەوان تازستانێکی تر ناتوانن بەرگە بگرن. ئەوم پێویستیان باندێشت هەیە، دەبێت چۆن بەدەستی بێنن. لە ناو مەیخانەکەدا بابەتی کێڵگەی بەڕێزۆنس بەناوبانگترین بابەت بوو. پاسەکانێکی گەورە بە ناوی ویمپەر. بەڕێز ویمپەر سەردانی کێڵگەکەی کرد تا ئەوەکو ڕووداوەکان بە چاوی خۆی ببی و هەندێک لەو خواردنەی کە ناپلیۆن حەزی پێدەکرد لەگەڵ خۆی بۆ کێڵگەکەی برد. هاوڕێیان سەرکردەکەمان ئەوەندە دانایە بە خۆشەویستی و بڕیاری داوە کە بازرگانی لەگەڵ جیهانی دەرەوە بکە بۆ بەرژەوەندی ئێوە. بێگومان لەوانەیە ئەوە ببێتە بنەمای دەوڵەمەندیمان. ئەی مریشکەکان، ئێوە لەم بازرگانیە بەشدارن بە هێلکەکانتان. من سەربەرزم بە ئێوە. مریشکەکان گوتەکەی بەرازی باوکیان بیرهاتەوە کە وتبووی ڕۆژێک دێت ئەوەی کە ئەوان بەرهەمی دێنن دەدزرێت و دەفرۆشرێت.
مریشکە بێگوناهەکان سەرەڕای ئەوەی هیچ شتێکیان نەکردبوو بەڵام تاوانبار کران. هاوڕێیان کەسانی ترسناک هەیە لەناو ئێمە کە خیانەتیان بەرامبەر ئێمە کردووە. بەڵێ هاوڕێیان، ئەوانە لە کۆمەڵی سنۆبڵ و جۆنسن. دەیانەوێت کێڵگەی ئاژەڵا خاپوور بکەن. کێ دەیەوێت بەرگری لەمانە بکەن؟ با بێتە پێشەوە. بەس سەچی تر نابێ کەس ئەم سرودە بڵێتەوە. ئەو سرودە قەدەغێ و وتری سزای مردنە. بازرگانی لە نێوان کێڵگەی ئاژەڵان و جیهانی دەرەوە ئێستا زۆر چالاک بووە. هەروەک چاوەڕوان دەکرێت بە ڕێزوبەر قازانجێکی زۆر باشی لە کێڵگەی ئاژەڵان کرد. کێڵگەی ئاژەڵان واردەر دەکەوێت پارە پێ بکات. هەرگیز بیستووتە ئاژەڵان کەڵگەیەکی گەورە بەڕێوە ببەن؟ بینیوتە کارگەی ئاشیبان دروست کردووە؟ وەرە با بچین بەلێدان دەریان بکەین. بەڵێ بەلێدان دەریان دەکەین. ڕێزۆنس باگەشت نەکرابوو بۆ ئەو بزوتنەوەی کە هاوڕێکانی پێکیان هێنابوو بۆ هێرشکردنە سەر کێڵگەی ئاژەڵان. هاوڕێیان، دوژمنەکانمان هەموو هێزەکانیان کۆ کردوێتەوە بۆ هێرشکردن سەر ئێمە. دەبێت ئێمە کێڵگەی ئاژەڵان لەم دوژمنە پیسانە بپارێزین. ئێستا کاتی ئەوەیە بجەنگین
تا مردن بۆ کێڵگەی ئەژەڵان با پێیان نیشان بدەین کێڵگەی ئەژەڵان هەمیشە بەهێزە. سەرکەوتی. ئاژەڵەکان بەدڵشکاویەوە دووبارە دەستیان کرد بە دروستکردنەوەی کارگەی ئاشتی با بۆ بەرهەمهێنانی کارەبا. لە پێش هەمووشیانەوە کارە سەختەکان بۆ بۆکسێر و گنجامی
بەرازە بێبەزەییەکان کاری زەحمەتیان بە ئاژەڵەکان دەکرد و خۆشیان لە ماڵەوە خەریکی یاریکردن و خواردن بوون. نوێیەکی نوێی بەرازەکان گەشتیانسن. ئەو نەوەیە قەشەنگ و هونەرێکی جوانیان بەکێڵ دەبەخشی. بەڵام هێشتا ئاشی باتاو نەبووە. بۆکسێر برینێکی سەختی لە قاچیدا هەبوو. هەموویان زانی بۆکسێر مردووە، بەڵام ئەو هێشتا لە ژیان مابوو. بۆکسێر لەناو جێگادا کەوتووە، چیتر ناتوانێت کار بکات. بۆ ڕۆژی دواتر کارکردن وەک جاران بەردەوام بوو، بەڵام بەبێ بۆکسێر. هەر لەو کاتەدا بینجامین گوێی لە دەنجی ئۆتۆمبیلێک بوو. بینجامین وای پێشنیار کرد کە ئەو ئۆتۆمبیلە ئۆتۆمبیلی فریاکەوتن بێت. ئاژەڵەکان هێمای سەر ئۆتۆمبیلەکەیان ناسیەوە کە ئەو ئۆتۆمبیلە بە ڕێزگونکەر نردبووی بۆ فرۆشتنی بۆکسێر.
من زۆر دڵتەنگم بەوە، بەڵام پێویستە هەموومان لەگەڵەوەدا بین. هاوڕێیان تەمەندرێژی بۆ ناپلیۆن. سەرکردی خۆشەویستمان ئەوەی نەدەویست، بەڵام بۆی پیربوونی بۆکسەر ناچار بوو ئەو بفرۆشێ. تەمەندرێژی بۆ ناپلیۆن! تەمەندرێژی بۆ ناپلیۆن! لە شەودا بەرازەکان ڕێیان دەبوارد بە خواردنەوەی مادە هۆشبەرەکان. چەند ساڵ تێپەڕی و بەرازەکان شێوازی ژیانی ئاژەڵەکانیان گۆڕی و ئەوان وەک مرۆڤەکان دەژیان. ئەو گۆڕانکاریە وا دەردەکەوت کە بۆ کێڵگەی ئاژەڵان باش و پێویست بێت، بەڵام ئەو گۆڕانکاریە لە بەرازەکان زیاتر سوودی بۆ هیچ ئاژەڵێکی تر نەبوو. لەو ڕۆژەدا ناپلیۆن ئاهەنگێکی ڕێکخست بوو بۆ دیاریکردنی چەند نوێنەرێک لە بەرازەکان بۆ ڕاوەرێتیکردنی ئاژەڵەکان. هەموو ئاژەڵەکان لەو گۆڕانکاریە کە لە یاسای کێڵگە ڕوویدا ئاگادار کرانەوە. هەموویان بەو ڕەفتارەی بەرازەکان تووڕە بوون. شوێن کەوتە دڵسۆزەکانم، خاوەن و بەڕێوەبەراتی ئەو کێڵگەیە بەرازەکانە، وە پێویستە بەڕێک و پێکی بەڕێوەی ببەین و ئاژەڵانی کەمتر لە خۆمان دەبێت کار بکەن و خواردن کەم بکەنەوە لە چاو کێڵگەکانی تر. ئەگەر چی زەحمەتە، بەڵام پێویستە ئەوە بکەین. بۆ کێڵگەش سەرکەوتوو.
هەیە کێڵگەی ئەژڵەن یەک کەمە لە چاو کێڵگەکانی جیهان. هەموو ئاژەڵەکان بە تەواوی تووڕە بوون لە ناپلیۆن. چیتر بەرگەی و ئەشکەنجانیان نەدەگرت کە بەهۆی بەرازەکانەوە دەیانکێشا. دەیانەویست ژیانیان بگەڕێتەوە سەر بارودۆخی ئاسایی خۆیان.